رووسیا لەم مانگەدا میوانداری مانۆڕە لەشکریەکانی فۆستۆک 22 لە ڕۆژهەڵاتی وڵات دەکات. 15 وڵات بەشداری تێدا دەکەن و چین میوانی شەرەفی رووسیا دەبێت. ڕاهێنانە لەشکریەکان لەلایەن تەلەڤیزیۆنی دەوڵەتی هەردوو وڵاتەوە ڕاگەیەندراوە. هاوئاهەنگی پراکتیکی لە نێوان هێزی دەریایی ڕووسی و نێوان هێزی دەریایی سوپای ڕزگاری میلی چین لە ڕووی کواڵیتیەوە گەشتۆتە ئاستێکی نوێ. ئەمەش سەقامگیری و ئاسایشی جیهانی و هەرێمی میسۆگەر دەکات. بە گوتەی راپۆرتێکی سەنتەری استراتیژی و لێکۆڵینەوەکانی نێودەوڵەتی لە واشنگتن، چین و رووسیا هێشتا هاوبەندیەکی فەرمی لەشکریان لە نێواندا نییە. بۆنیلین ئەوە یەکێکە لە نووسەرانی راپۆرتەکە دەڵێت فرۆشتنی چەک بەشێکی گرنگی پەیوەندیەکانی نێوانیانە، بەڵام ئاستەنگیش هەن. لە سەدا هەفتە لە کۆی چەکەکانی لە رووسیا هاوردە دەکات، بەڵام هەتا کۆتایی ناوەڕاستی 2000ەکان چین دەستی کرد بە سەنگخستنە سەر زیاتر بەرهەمەکانی نێوخۆی بۆ چەکەکانی و کەمتر پشت بە رووسیا دەبەستێت. لە هەمان کاتدا رووسیا زیاتر نیگەران بوو لە دزینی تەکنۆلۆژیاکەی لەلایەن چینەوە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەشی زۆری هاوردەکانی چین لە رووسیا لە بواری چەکدا بووە کە بە مەبەستی پشتیوانیکردنی چین بووە لە پرۆگرامەکانی خۆی بۆ فڕۆکە. چین بە ناڕاستەوخۆ پشتگیری لە داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە کرد. چین ڕوبەڕووی هەمان ئەو کێشانە دەبێتەوە ئەوانەی دووچاری رووسیا بوونەوە لە سەر و سەوداکردنی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا و هاوپەیمانی ناتۆ. ئەو کێشانەی بەیژین لە ئیستادا ڕوبەڕووی دەبێتەوە مامەڵەکردنیەتی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەروەها لەگەڵ نزیکترین دۆستەکانمان و هاوبەشانمان لە هەرێمی هیند و پەسەفیکدا. راپۆرتەکە دەڵێت جەنگی ئۆکرانیا رووسیا و چینی زیاتر لە یەکتر نزیک کردوێتەوە. بۆ نمونە من ناڵێم رووسیا سەربازانی خۆی لەسەر خاکی چین دادەنێت کاتێک چین لەگەڵ یەکێک لە هاوسەکانی بەشەڕ بێ، بەڵام ڕەنگە بە شێوازی دیکە پشتیوانی لە چین بکە، لەوانە پشتگیری، هەواڵگری و تەنانەت سیاسیش. راپۆرتەکە دەڵێت توانەکانی لەشکری چین دەگاتە ئاستی توانەکانی لەشکری رووسی یان بگرە زیاتر. نووسەرانی راپۆرتەکە دەڵێن شکستی رووسیا لە ئۆکرانیا دەشێت ببێتە مایی ئەوەی بەیژین هەڵسەنگاندنەوە لە پەیوەندیەکانی لەشکری خۆی لەگەڵ مۆسکۆدا بکاتەوە. بۆ هێنری ڕیجوەڵ، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.